ئەم کاتتان باش تا چەند گرفتەکانی نێوماڵی شیعە ئاستەنگن لە بەردەم دروستکردنی حکومەتێکی زۆرینەی نیشتیمانی لە عێراقدا لە ئەگەری دروستبوونی ئەم دوو جەم سەرە دش بەیەکە لە ناوماڵی شیعەدا عێراق بەرەو چه ئاقارێک پەلشێش دەکەن. ئەمە تەوەری سەرەکی استراتیژی ئەم شەومان دەبێت گفتوگۆ لەگەڵ بەڕێز ڕەحیم عەبودی کە لە بەغداوە لەگەڵما ئەندامی ڕوتی حکمەیە لە بەغداوە قسەمان لەگەڵ دەکات بابەتەکەمان دەڕازێنێتەوە هەروەها دوای تۆزێکی دیکەش میوانێکمان لە سلەیمانیەوە گفتوگۆ لەسەر ئەم تەوەرانە دەکات. بەڕێز ڕەحیم عەبودی خۆشحاڵین کە ئەم شەو لەگەڵمانی. ئەم دووبەرەچێ لە ناوماڵی شیعەدا دروست بووە لە ئەنجامی هەڵبژاردنەکانی ئۆکتۆبەر بۆ پەرلەمانی عێراقدا لە کاتێکدا کە لایەنە شیعەکان زۆرینەی لایەنە شیعەکان هاودەنگ بوون لەسەرەوەی کە دەبێ هەڵبژاردن لە عێراقدا بە شێوازێکی ئەلکترۆنی بێ هەروەها هاودەنگ بوون لەسەرەوەی بووە پێداگریش بوون لەسەرەوەی کە دەبێ عێراق بکرێتە 83 بازنەی هەڵبژاردن و لەسەر هەموو تەوەرەکانی دیکە بە تایبەت بە هەڵبژاردن پێداگر بوون. کەسی ئەمڕۆکە کە خۆیان دەرنەچون بە تایبەتی ئەوانەیە کە لە ناو چوارچێوەی هەماهەنگی شیعەدان ڕازینین بەو دەرئەنجامانە و دەیانەوێ تەگەرە لە بەردەم دروستکردنی پرۆسەیەکی دیموکراتی لە عێراقدا دروستکەن و تەگەرەن لە بەردەم ئەوەی کە عێراق حکومەتێکی لایەنە براوەکانی پەرلەمان حکومەتێکی زۆری نیشتیمانی پێک بێنن. هۆکارەکانی چین؟ مسي سعيد عليكم شكرا لك. سێوارەتان باش زۆر سپاس بۆ میوانداریە ئەنجامی و هەڵبژاردن و لەسەر گۆڕەپانی سیاسی عێراقی زۆر جیاوازە باشەوەی تایتڵ و نەویشەکانیەوە بەهۆی ئەنجامی هەڵبژاردن دیدگای سیاسی ئێستا جیاوازی هەیە لە هەمان کات هاوکێشەی یاریەکان جیاوازن ئێستا لە گۆڕەپانی سیاسی عێراقیدا تەنانەت عراف و حکومەکانیش ئێستا جیاوازن لە حکومەتەکانی ڕابردوودا لە سیستەمی سیاسی عراقی شەراکەت تەوافق تەوازن ئەمانە گۆڕانکاری بەسەردا هاتووە ئەمە نایبینین ئێستا لەسەر گۆڕەپانەکاندا بەڵگەش ئەوەیە بە لاوازی هاوسەنجێتی لە حکوومەتدا لە یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی عێراق کەوە لەدایکبوونێکی زۆر سەخت بوو بەڕاستی ئەمە شەڕ و داوای ڕاستەقینە ڕوویانداکەوە ئاماژەن بەوە دەکەن کەوە ئاماژێ بۆ وێنەکەی دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئایا ئادای پەرلەمانی عێراق و حکوومەت چۆن دەبێ ئەروەکو چۆن ئەگەر هاتوو دۆخەکە بەم شێوە مایەوە بەڵێ ئەمڕۆ عێراق دەبینین لێکەوتەی زۆری لێکەوتۆتەوە بەهۆی ئەنجامی هەڵبژاردننی ئەی ئۆکتۆبەری ساڵی ڕابردووەوە ئەمە لە دەرەوەی دیمەنەکەی بەتایبەت ئێمە لە ڕەوتی حکمە ئێمە لە دەرەوەی گفتوگۆکانی پێکەنانی حکوومەتین لەو بەشداری نابین لە هەمان کاتدا لە دەرەوەی بابەتی ئەوەی ئایا چێ دەبێتە ئۆپۆزیسیۆن چێ دەبێتە لایەنگەر بەو پێکە ئێمە زۆرێک لە لایەنەکان هەڵوەستی ئۆپۆزیسیۆن بوونی ڕانەگەاندووە یاخود ئایا چه هەڵوەستێکی دیکە بگرینە بەر سەبارەت بە دۆخی سیاسی داهاتووی عێراقیدا یان ببینە چاودێری چی ئەرێنی بۆ گۆڕەپانی سیاسی و دیمەنە سیاسەکە بۆیە زۆرێک لە گۆڕانکاری هەن لە گۆڕەپانی سیاسیدا زۆر ڕوودا و هەن کە ڕوودەدەن لە پشت پەردەوە لە کاواریسەوە لە ژێر مێزەکانە وردن دۆخەکە ئالۆزە بەڕاستی شڵەژاوە لە هەمان کاتدا تەنانەت کە ڕەنگە زۆر جار پەتەکانیش بڵێن سیارەکە زیاتر هێزەکانی ناو هەماهەنگی چوارچێوەی هەماهەنگی شیعە ڕازینین بە دەرەنجامەکان بۆ دەیانەوێت تەگەرە دروستکەن لە بەردەم دروستکردنی حکومەتێکی زۆرینەی نیشتیمانی. نەخێر هیچ کەس ئاستەک نییە لە بەردەم ئەم بابەتەدا ئەوەی کە ڕوویدا کوڕ دەدات لە هەمان کاتدا کۆمەڵێک بژاردن کەەوە کادان دەیانەوێت کەەوە بەشێک لە پێکاتەکان فرامۆش بکەن ئەمە بابەتێکە پەیوەنی بە مەسلەی تەوازن و هاوسەنجەوە هەیە بژاردەی ئۆپۆزیسیۆن بوون بژاردەیەکی خۆبەخشیە و سەپاندن نیە بە زۆری نییە لە هەمان کاتدا بۆیە هاوکێشەکەس ناڕاستە هاوسەنجی و تەواوزنەکانی شتێک چوونە لە هەمان کاتدا لە گۆڕەپانەکەدا لێکەوتەکانیش زۆرن نازانین چۆنن و لە هەمان کاتدا گەورەشن بەشش لە لێکەوتەکان ڕەنگە لە داهاتوودا بابەتی گەرمتریش ببینین لەوەی کە ئەمڕۆ ڕوویدا لەوەی کە دوێنێ ڕوویدا ڕەنگە دیمەنەکان جیاواز بن ڕووداوەکان جیاواز بن سەبار بە دۆسەی عێراقی
لە هەمان کاتدا دۆخێکی هەرێمی هەیە لە هەمان کات کە زۆر ئاڵۆزە دەبینیمان بۆ دومان هەبوو بۆ سەر ئیمارات کامەش فشارێکی زۆر گەورەیە لە ئەنجامی دۆ سێتۆمی ئێرانەوەیە و گفتوگۆکانی بیانناوە هەموو ئەمانە بەڕاستی بووینەن هەیە لە گۆڕەپانی سیاسی عراقیدا بۆیە لە سەرسەرانی سیاسی عراقی پێویستە کەدا دەبێت بڕیاری خۆیان یەک بخەن دەبێت بڕیاران یەک بڕیار بێت بۆ ئەوەی کەوا دەرئەنجامێکی باشی لە بکەوتێتەوە ئایا شەقام چی دەوێت شەقام ئەم پرۆسی سیاسی دروست کردووە شەقام داوای هەڵبژاردننی پێشوەختەی کردووە داوای کۆمیسیۆن و یاسایی کردووە داوای یاسای هەڵبژاردنیشی کردووە کەواتە جێبەجێنەکردنی ئەم داواکاریانە ئەمە بێکەڵکە بەڕاستی لە بەردەم شەقامی عراقیدا بێ کەڵکە ئەو کاتە ئایا سیستەمی سیاسی لە داهاتوودا چی دەبێت ئەگەر هاتوو گفتوگۆکە هەمان بابەتی دیکە بێت بەڕێز ڕەحیم عەبودی دێمە لای جەنابەت میوانی سلێمانیم ئامادەیە بەڕێز شیروان شەمیرانی چاودێری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵمە لەم ڕێگا و بانەتەم و مژاویە سپاس دەکەن کە لە کاتی خۆتدا هاتی بۆ ستۆدیۆ کاک شیروان ئاگاداری ئەم ناتەباییەی نێوماڵی شیعە تەگەرەیەکی گەورەی لە بەردەم دروستکردنی حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی دروست کردووە هۆکارەکەش زۆرن هۆکارە گرنگەکان ئەوانن کە ڕازینین بە دەرئەنجامی هەڵبژاردنەکان بەڵام پرسیارە گرنگەکە لێرەدا ئەوەیە تا چەند ئەم هەماهەنگی نێوماڵی هێزەکانی نێو هەماهەنگی شیعە دەتوانن ئاوا بێگرتووی بمێننەوە و لە دەرەوەی حکوومەتدا وەکو ئۆپۆزیسیۆن بمێننەوە. سپاس بسم الله الرحمن الرحیم سپاس کاک دکتۆر سپاس بۆ میوانەکەت لە ڕاستیە یەکەم ئەوەی کەوا ئێستا ڕوئەدا ئەو ڕێکنەکەوتنەی کەوا لە نێوان لایەنە شیعەکانە هەیە شتێکی نوێ نیە لە هەموو هەڵبژاردنەکانی ڕابردووە بە هەمان شێوە بووە بەڵام ئەوەی کەوا ئێستا هەیە بۆیە بەو شکل ئەو شکلە کۆنکریتی وەرگرتووە بە هیچ شێوەیەکەوە ناگەنە یەک بەو شکلی کەوا جاران پێک هاتنیان هەمویان لە یەک بازنیاکۆ ئەبوونەوە هۆکارەکەی ئەوەیە کەوا موقتەدا سەدەر براوەیەکی زۆر لەسەرەوەیە و ڕاستەوخۆ هەر لە سەرەتاوە هەتا ئێستا ئەو خۆی بۆ خۆی ڕەوتێکی جیا بووە سیاسەتێکی جیای هەبووە دیدێکی جای هەبووە لەلایەنە شیعەکانی تری عێراقی یعنی شیعەکان بە شێوەیەکی تایبەتی و پێشتریش ئەوان هەموو هەوڵیان داوەکەوە هەمویان کاتێکەوە وێستویان ڕێبکەون ڕێککەوتون لەسەر دابشکردنی هەندێک کورسیان باش دابشکردنی هەندێک پۆست و گۆڕینەوەی هەندێک شوێن ئەگینا لە ساڵی 2010 نووری المالکی بۆ نمونە کاتێکەوە بە لیستێکی جیا دەوڵەتی یاسا دابەزی هۆکاری ئەوە بووکەوە ئامادە نەبوو لەگەڵ لایەنە شیعەکانی ترا بە یەک لیست دابەزنەوە هەڵبژاردنەکان ئێتیلافی شیعی 2006 و ئەوانش ئامادەی ئەوە نەبوون کەوا نووری مالکی ببێتە بە سەرۆکی لیستی شیعە بەڵام ئێران توانی یەکیان بخا و لەبەر ئەوەی کەوا ئاياد علاوی یەکەم بوو پێویستیان بەوە هەبوو یەک بگرن تا فراکسیۆنێکی گەورە یان کوتلەی ئەکبەر لە پەرلەمانە دروست بکەن ئێستا بارودۆخەکە گۆڕاوە موقتەدا سەدەر نە پێویستی بەوانە نە ئەوانی ئەوێ نە ئێرانیش وەک جاران تەدەخل ئەکا لە نێو ماڵی شیعە چونکە موقتەدا سەدەر لەو جۆرانە نییەکەوە بە تەواوی بتوانن ملکەچی بکەن بۆ هەندێک وێستی ناوەکی یان دەرەکی ئەمە هۆکاری سەرەکیە بۆ ئەوە هۆکارێکی تر ئەوەی کەوا ئێستا هەیە من قەناعەتم هەیە کەوا ئەوەی پێ ئەوترە چوارچەوەی هەماهەنگی هەندێکیان لەگەڵ موقتەدا سەدرا ئەڕۆن بە مەرجی ئەوەی موقتەدا سەدر مقاومە بکا یان یعنی هادی ئامری بە دووری نازانم من بۆ نمونە حەکیم بە دووری نازانم هەندێکیان هەیە موقتەدا سەدر خۆی هەر نایەوێ بڕۆن يعني نوری مالکی مقتدا صدر نایەوێ بڕوە ئەو لە 2004 و 5 2007 و 8 هەتا ئێستا شەڕیەتی تا خوێن ڕشتن لە بەسرە بۆ نمونە لە مانگی 5 2008 تا ئێستا شەڕی بۆ لەگەڵ مقتدا صدر زۆرێکی زۆری لە ئەندامانی سەدرەکان لە سەردەمی نوری مالکیە لە زیندانەکانی عێراقیا بوون بەبێ محاکەمە بۆ چەند ساڵێک ئەمە وای کردو خاڵی دۆم قەیس الخەزعەلی ئەسڵەن جیابۆتەوە لە مقتدا صدر بە هەندێ هەندان بوو وەک ڕکابەری مقتدا صدر کاتێکەوە ئەو جیابوویەوە ئەسائبی دروست کرد ئەویست ببێ بە بەدیلی سەدر لە ناو شارعی چەکداری شیعە یان ئەوەی کەوا پێ ئەوترێ مقاومە مقتدا صدر ئەمانەی ناوێ بەڵام لە ئەگەر ئێمە بزانین لە ساڵ کاتێکە
2014 هێزە شیعەکان حیدەر عەبادیان کرد بە سەرۆکوەزیران و نووری مالیکیان لادا کاتێکەوە کورد و سوننا و ئەمریکیەکانیش پێیان خۆش نەبوو بێتەوە بە سەرۆکوەزیران ئەو کاتە ڕاستەوخۆ ناچار بوون ماڵی شیعە بۆ ئەوەی کەوا دەسەڵاتیان لە دەست دەرنەچێ ڕۆیشتن و حیدەر عەبادی هادی عامری و کۆمەڵێکی تر بردیانە لای سەرۆکوەزیران و سەرۆکوەزیران فەرمانی کۆماری بۆ دەرکرد بۆ ئەوەی کەوا حکوومەت تەشکیل بدا لەبەرەوە ئەم شکلەش واچێ مەسەلەکە ئەمێنێتەوە سەر ئەوەی کەوا مقتەدا سەدر و هاوپەیمانەکانی چەندە خۆگر ئەبن و تا چەندە هەوڵ ئەدەن شیعەکانی تر ڕازی بکەن بۆ ئەوەی کەوا سبەینێ نەوترێ مقتەدا سەدر شیعەی کرد بۆ نمونە یان هاوپەیمانەکانی هاوکاربوون شەرعیەتێکی شیعی وەربگرێ و هەروەها بۆ هێورکردنەوەی ئێرانیش من ئەزانم هادی عامری بژاردەیەکی باشە بەڵام بە هەندێ نیشانی پرسیار و بە هەندێ تحفظەوە هەندێک خۆپاراستنەوە و هەندێک ئەگەرەوە بۆ ئەوەی کەوا لەگەڵ ئەوانە بڕات لەوانەیە هاتنی ئیسماعیل قاعانی بۆ عێراق ئەوە بێ کە بتوانێت ئەو نێوماڵای ئەوەی لە شیعەکان لە چوارچێوەی هەماهەنگیدان بێگرتووی بمێنەوە هەوڵی زۆری دابێ لەوانەیە ئەمانە بێگرتووی بمێنەوە بۆیە لەوانەیە هادی عامریش نەسێتە ناو حکوومەتەوە بەڵام ئەمە لە چەند ڕۆژی داهاتوودا دیار دەبێت پرسیارەکەم بۆ بەڕێز عەبودی ڕەحیم عەبودی لە بەغدا ئەوەیە کە بۆچی هێزەکانی نێو چوارچێوەی هەماهەنگی شیعە ڕازینین بەم پرۆسە دیموکراسی کە لە عێراقدا ڕوویدا ئایا ئەمە خەتەر نییە کاتێک کەسێکی وەکو ئەبوو عەلی عەسکەری هێرش دەکاتە سەر ئەو حکوومەتە دروست ببێ ئەگەر ئەوانی تێدا نەبێ یاخود عەدنان فەیحان و ئەمانە کە ینی قسەی زۆر خەتەر دەکەن ینی باز لەوە دەکەن کە هێرش بەچەکەوە بکەنە سەر حکوومەتێک ئەگەر ئەوانی تێدا نەبێ ئایا ئەمە خەتەر نییە لە بەردەم پرۆسەی دیموکراسی لە عێراقدا؟ يعني قلت لك سابقا أن الساحة فيها لغط كثير فيها زۆر ئالۆزە بەڕاستی گوتاری تند هەیە لە گوتاری لایەنەکاندا هەوڵ هەیە لەلایەن لایەنەکاندا بۆ ئەوەی کە عێراق پەلچێشی ئالۆزی زیاتر بکرێت بۆ و ڕوبەرێکەوە هیچ بەرهەمی نابێت بەڕاستی ئەمە دەرئەنجامی چیە؟ دەرئەنجامی ئەو تەنگژە سیاسیەیە کە لە عێراقدا هەیە کە گەیشتوتە بنبەست دۆخی ئێستا سیاسی عێراق گەیشتوتە بنبەست کە زۆرێک لە کاردانەوە و لێکەوتەی هەیە بۆیە دەبێت لە هەمان کاتدا گفتوگۆیەکی ڕاستەقینە هەبێت لە مێزیشدا نووسان کراوە بێت و گفتوگۆی جددی هەبێت و سەر و پڕ بن و ئامادەبوونی لایەنەکان هەبێت لە گفتوگۆکاندا و کۆمەڵێک چالاکی سیاسی دەرەچیش هەبێت لە پێناو ئەوەی کەوە دۆخەکە یەکگرتوو بکەنەوە بڕیارەکە یەکگرتوو بکەنەوە بڕیارێک بێت کە یەکگرتوو نەک تەنها من و ماڵی شیعە ماڵی شیعی ڕەنگە گەورەترین ماڵ بێت لە ڕووی گۆڕەپانی سیاسی عێراقیەوە ئەمە شتێکی سروشتیە بەو جۆرێکە زۆرینەی سیاسیە زۆرینەی دانیشتوانە بۆ نمونە ئەگەر هاتوو جێ و دانیشتوانەکانیش جیاواز بن هەمان بەڵام بنەمایی گفتوگۆ بریتە لە قسەکردن گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی دیکە بە شێوەیەکی ڕاستەقینە ناکرێت و نابێتکەوە بەڵام ئێستا ئەوانەی کە زۆرینەن لە پەرلەماندا ملبادان ئەوانەی کە زۆرینەن لە پەرلەماندا زۆرینەی نیشتیمانی پێکبێنن ئەوانەی دەنجیان وەکو پێویست بەدەست نهێناوە با وەکو ئۆپۆزیسیۆن ببێنەوە وەکو زۆربەی ئەو هێزانێکە لە ناو حەشدی شەعبیدا هەن وەکو زۆربەی ئەو هێزانێکە لە ناو چوارچێوەی هەماهەنگیدا هەن با وەکو ئۆپۆزیسیۆن بمێننەوە. من پێم گوتی کەوا بژاردەی ئۆپۆزیسیۆن بوون بژاردەیەکە جێ هەڵدراوە بۆ لایەنە سیاسیەکان ئەوان کە خۆیان ڕاگەیاند وەکو ئۆپۆزیسیۆن ئازادن بڕیارەشی خۆبەخشیە لەسەر بەخۆکان کۆمەڵێک پارت و لایەنی سیاسی ڕایەنگاندووە کە ئێمە ئۆپۆزیسیۆنین کۆمەڵێک فراکسیۆن هەن کە بوونەتە ئۆپۆزیسیۆن ڕایەنگاندووە کە ئێمە ئۆپۆزیسیۆنین ئێمە ئاڵای ئۆپۆزیسیۆن بوونمان بەرز کردوتەوە بەڵام ئێمە پێم واوەیە ئەم هاوکێشەیە لە گۆڕەپانی ئێستا سیاسی عێراقدا بەم بەڕاستی کۆڵەگەکانی یەکگرتوون نابن لە هەمان کاتدا ئەم جۆرە نەفەسی دژ و زەفەری لایەنگر بەڕاستی ئەمە بێکەڵ کە سوودی نییە ئایا چۆن بتوانین کەەوە مامەڵە بکەین چۆن لایەنێک بین لە
گفتوگۆکانی و کێشەکانی حکوومەتدا ئەوەی کە لە گۆڕۆپانی سیاسی ئێستا عراق ڕوودەدات بریتە هەوڵێکە بۆ لاوازکردنی لایەنێک لەسەر حسابی لایەنێکی دیکە بەهێزکردنی لایەنێک لەسەر لایەنێکی دیکە و بەدەستهێنانی کۆمەڵی دەستکەوتی سیاسی لەسەر حسابی لایەنێکی دیکە ئەمەیە بارودۆخەکە ڕووداوەکان ئەمە دۆخەکە زیاتر دەشڕژێنێت بەڕاستی ئەمە بابەتەکە زیاتر ئاڵۆستر دەکات ئایا ئێمە ئەم دۆخە ئێمە بەرەو چاکسەزیمان دەبات لە سیستەمی سیاسی لە کاتێکدا ئایا چۆن دەبێت ئایا چۆن ڕوودەدات بۆیە ئەگەر دۆخەکە بەم شێوە بڕوات کادانەوەی زیاتری لێ دەکەوێت وەکو دەزاننکەوە ئەگەر هاتوو تەوازن و شەراکەتێکی ڕاستەقینە هەبێت لە عراقدا ئەو گفتوگۆی جدی هەبێت بە ئامانجی ئەوەی بێتکەوە ئەم گفتوگویانە و دروستکردنی حکوومەتێک بکات جیاواز بێ لە ڕووی چەندێتی و جۆرەتیەوە ئەمە بەهۆی بەو ناونیشانەوە نابێتکەوە جارێک کە حکوومەتی حساسە و پشکپشکێنەی مەزەبی بێت بەڵام هەمان کاتە نەک حکوومەتی زۆری ئیسیاسیش هەروەکو چۆن لە گوتارەکە دەدیارم ئەمەش جۆرێکی دیکەیە لە پشکپشکێنەی مەزەبی لە جۆرێکی دیکەیە بە هاوکێشەیەکی دیکە بە هاوکێشەی جیاوازەوە بۆیە ئەمە لە بەرژەوەندی گەلی عراقی ناشکێتەوە بەڕاستی بۆیە دەبی پرۆسەی سیاسی بە ئاراستەیەک بێت لە هەڵبژاردننی کەسانی شارەزا شەکەسانی بەتوانە کە بتوانێت دۆشەکان لەدەست بگرێت دۆشەکان بڕێوە ببات بۆ ئەوی گۆڕانکاریی لە ئایدۆلۆژیەتی ئەم قۆناغا ڕووبدا لە قۆناغی داهاتوودا قۆناغی داهات و قۆناغی زۆر مەترسیدارەکان کە تێدا عراق ڕەنگە سەقامگیر نەبێت کۆمەڵێک کێشەی تێدا هەیە کە ڕەنگە زیاتر بەرەو تەقینەوە و چارەسەر نەبوونی زیاتر بچن بۆیە دەستوەردانی سیاسی لە قوڵایی سیاسی هەیە ئەوەیە کە دەیبینین کە لە لاپەرین سیاسی عراقیدا و دەرگاکانیش کراوە لەلایەن کۆکەکاندا بۆ ئەم دەستوەردانانە ئەوەی کە دەیبینین ئەو هەموو سەردانانەی کە دەکرێت لەلایەن سیاسەکانەوە لەلایەن خۆیاندا لەلایەنی دەرەشی عراقەوە دێن بۆ عراق ئەمە ئاماژەی چییە؟ ئاماژەوەیە کە دەڵێت عراقیەکان خۆیان بڕیار نادەن لایەنی دیکە بڕیار دەدا ئەمە دیمەنەکە لاواز دەکات بەرەی ناوخۆ لاواز دەکات ناکرێت لەدەوە بڕیار بدرێت بۆیە دەبێت لە ناو عراقیەکان بڕیار بدەن بە قەبارەی بەڵێ خۆ دەزانی عراقیەکان بڕیاریاندا بەڵامی تراوەیە بەشێکی زۆر لە هێزەکان نایەنە بچنە ژێرباری ئەو ڕاستەیە کە بەشێکیان دەنجە پێویستیان بەدەست نێرەوە سیارێکی ترم هەیە زۆر بە کورتی جەنابەت وەکو ئەندامێک لە ڕەوتی حکمە کەسێکی نزیک لە سەرکردایەتی ڕەوتی حکمە دەنگۆی ئەوە هەیە ڕەوتی حکمە وەکو ئۆپۆزیسیۆن بمێنێتەوە نەچێتە ناو حکوومەتەوە ئەگەر داواشی لێ بکرێت نەچێتە ناو حکوومەتەوە ئێوە ئامادەن وەکو ئۆپۆزیسیۆن بمێنەوە یاخود بڕیارتاندایە وەکو ئۆپۆزیسیۆن بمێنەوە تکە بە بەڵێیان نەخێر ئەگەر وەڵام من بدەیتەوە نەخێر هەرگیز بژاردەی ئۆپۆزیسیۆن بوون ئەگەر هاتوو هاوکێشەیەک بووە هاوکێشەی هاوسەنگە بووایە ئێمە یەکەم کەس بووین یەکەم لایەن بووین کەوا ئەم بابەتەمان تاوتوێ دەکرد کە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە بێت هەروەکو چۆن ساڵی 2010 ڕوویدا کە ئێمە ئەو کات ڕامانگەیان کەوا چالەشەکانمان لە بەرەی ئۆپۆزیسیۆن بووندا دەبێت بەڵام لایەنەکانی دیکە بەڵێتەوەکە لەم ڕۆگەیشت ناکرێت شتێک نییە بنا بوونەوە شیروان شەمیرانی دێمە لای جەنابەت هەوڵەکانی چوارچێوەی هەماهەنگی زۆرە لە عێراقدا بۆ پشتخستنی ئەو ئەگەرانی کە حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی دروست ببێ یەک لە کارەکانەوە بوو کە محکەمەی فیدرالی بڕیاریدا تانە لەو هەڵبژاردنەی سەرۆکایەتی پەرلەمان بگرێ کە سبەینێ بڕیارە دەرەنجام لە محکەمەی فیدرالیەوە دەربچێ بەڵام ئەگەر بڕیارەکەی محکەمەی فیدرالیژەوە بوو کە دەبێت جارێشتر هەڵبژاردن بکرێتەوە هیچ لە دەرەنجامەکە دەگۆڕێ هەر سەرۆکی پەرلەمان نابێ بە حەلبوسی و جێگرەکانیشی هەر کەسانە نابن کە ئێستا هەن چونکە ئەمانە زۆرینەی ناو پەرلەمانن ئەوە پەیوەندی بەو سێلایەنەوە هەیە پەیوەندی بە سەدەر سوننە یان حەلبوسی لەگەڵ پارتیا هەیە ئەو سێلایەنە ئەگەر لەسەر ڕای خۆیان مانەوە هەڵوێستی خۆیانیان نەگۆڕی بێگومان نەک هەڵبژاردنێک چەندە هەڵبژاردننی تریش بکرێت لە داهاتوە هەر ئەو سێ بەڕێزە ئەبنەوە بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەوەی کەوا محکەمەی فیدرالی کردی لە ڕاستیە من گومانم هەمیشە لە هەندێک هەنگاوی محکەمەی فیدرالی هەیە بە تایبەت لەم جۆرە کاتانە دائیمەن بە ئاراستەی سیاسیە بڕیارەکان ئەدا
شێوازی سیاستکردن لە عێراق یان ئەوە ڕاستەیەکەوە چۆن بخوێنرێتەوە سبەینی ئەو بڕیارە بەو شکڵە دێ احتیمال لە مەجالێکی دابێ بەڵام لە کۆتایی محکەمەی فدرالیش خۆی نابێت یان ناشتوانێ عیبە بۆشیکا ببێ بە یەکێ لەو هۆکارانەی کە ئەوەی پێ ئەوترێت تەوقیتاتی دەستوری لە عێراقا بڕۆ ئەمە یەکەمین جارە لە 2004ەوە هەتا ئێستا پەرلەمانی عراقی بتوانێتەوە ئەوەی لە دەستورە ئەو کاتانەی دیاری کراوە ئەو ماوە دەستوریانەی کەەوە دیاری کراوە بۆ هەڵبژاردننی سەرۆکاتی پەرلەمان و حکوومەت و کۆمار پابند بێ پێ بە شێوەیەکی زۆر ئاسایی بڕوە محکەمەی فدرالی نابێ ئەو کارە بکات. بەڵێ ئەگەر بەردەوام بێ ئەم گرفتانە زۆر بە کورتێکرد وەڵام بدەیتەوە ئەگەر ئەم گرفتانە بەردەوام بن مختەدا سەدر پێداگر بێ لەسەرەوەی کە حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی دروست بکات زۆر بە کورتی ئەگەری ئەوە هەیە لایەنەکانی دیکەی شیعە کەوانەی ناڕازین چەک بەکاربێنن تونند و تویژی بەکاربێنن خۆی ئەوە یەکێکە لە مشکلەکان هەتا ئێستا عقلی سیاسی ئەو لایەنانی کەەوە ئێستا دش بە مقتەدا سەدرن قەناعەتێکیان هەیە یەک ئەبێ شیعە خاوەن ماڵ بێ لە عێراقا نەک لە ناو شیعە لە عێراقا یەک دوو ئەوان دەستەواژە لە شیعەی مەزهەبی ناوخۆیی هەرێمایەتی ئەکەن ئەگەر دەسەڵات لە لای ئەوان نەبوو کەواتە دەسەڵات لە دەستی شیعە دەرچووە دەسەڵات لای مقتەدا سەدر بە دەسەڵاتی شیعەیەکی تەواو نازانن لەبەر ئەوان هەوڵ ئەدەن بە ئەتیباری ئەوەی کەەوە ئەگەر ئەوان لە دەسەڵاتان نەبن کەواتە دەسەڵات لە شیعە دەرچووە و شیعە چووەتە دەرەوە مکەوینی شیعی تەهمیش کراوە دوور نییە بەڵێ هەندێک هێز بەکاربێنن وەک لە چەند ڕۆژی ڕابردووە کرای بۆچی چونکە عقلی سیاسی عێراقی بە شیعە ینی غەیری ئەوانیش هەتا ئێستا نەگەشتوتە ئاستی تەنانەت ئەو دەستورەشکەوە خۆیان نووسیویانە کەوا ئەبێ پەرلەمانیەکی زۆرینە سیستەمێکی پەرلەمانی هەبێ یان ئۆپۆزیسیۆنێکی یاسایی بێ تەحەدی گەورە لە بەردەم ئۆپۆزیسیۆنە لە عێراق ئەوەیە کەوا هەتا ئێستا حیفە ئۆپۆزیسیۆن بە چەک بێوێ مەساری سیاسی بگۆڕێ یان ڕای بگرێ لەبەرەوە احتیمالە ئەو حاڵەتە دروست بێ بەڵام بە قەناعەتی من ئەگەر مقتەدا سەدر پارتی و سونە سوور بن مقتەدا سەدر ناگەڕێتەوە لەو هەنگاوانەی کەوا ناوێتی. زۆر سپاسی بەڕێزان ڕەحیم عەبودی ئەندامی دەستەی گشتی ڕەوتی حکمە لە بەغداوە دەکەم و هەروە بەڕێز شێروان شەمیرانی کە لە سلێمانی و لەگەڵم بوو داوای لێبوردنش لە هەردوو میوانەکە دەکەم لەبەر کەمی کات نەمتوانی تەواوی سەرنج و تێبینەکانیان وەربگرن و زۆر پرسیاری زیاتریش بکەم. شەوتان شاد.